کامە وشەی سلێمانیت پێخۆشە؟ بەساقۆ بم زۆر ترێندە بەس باوانم بێوەی بی بەگشتی قسەکردنیانم پێخۆشە کە دەڵێ حەزیەت مایە مادیبوونەکەم لەبیر دەستەوەکەم دەم پێ دەڵێ بەساقە بم زۆرە دەمیان خۆشە بەساقە بم وشەیەکی تایبەتە شتێکیان هەیە بۆ مناقەشەکردن بەکاردێ پێم وابێت چەلاحانەی ناوە وشەی بەساقە بووم تایبەتە لێ کامە خاصیەتی سلێمانی تایبەتە؟ میوان دۆستن زۆر ینی کە بچیتە ئەوێ و حەز ناکەی کە بگانێ خاصەتەکانیان هەمووی جوانە بەڵام بە تایبەتەوەی کە میوان دۆستن و قسە خۆشن ئەویان لەم تایبەتە ڕووخۆشن لەگەڵ میوان و میوان دۆستن بەڕاستی ینی کەسانی دڵسۆز و بەوەفا و بە ئەمەکن وەروەها لە هەمووشان مهمتر ئەوەیە کە خاوەن لە هەدۆ زمانێکی زۆ شیرنن میوان دۆستن کە دەچێت لایەن گفت و دفتیان زۆر خۆشە کەسانی ڕۆشنبیرن بە هێوای ئەوەی گەشتبین بن حەز بە چ شوێنێکی سلێمانی دەکەی؟ لای مزگەوتی گەورە لای جادەی سالم زۆر تایبەتە سەرچنار حەزنێ پیاسەک لە شەقامی سەهۆڵەکە بکەم شەوانی بەرزایەکانی ئەزمەر زۆر تایبەتە بەس سەردانی جادی پۆزەکەمان کرد ئێندەرم زۆر پێخۆش بوو چیت هەیە بۆ خەڵکی سلێمانی؟ خۆشمەوێن چاتان ماز دەکەم ئەزیزن ڕێزیان هەیە سلااو و ڕێزمان هەیە و هەرساغ بن وەکو ئەو خۆشەویستی ئەمەش لە بۆ ئەوانمان هەیە ئەوانش بە هەمان شێوە لە بۆ شاری هەولێر بۆ شێوازە بن زوو سەردانمان بکەن.